بلێ لەسەر ڕەوشە ئەگەرارێک کەفتنەکەی ناو بینە واشنگتن و تەهراندا کولی سەرتەی ئاخافتن ji Washington دکتۆر سەلاح بەیازیدی چاودێری سیاسی میوانێمەیە سلااف بۆ te دکتۆر سەلاح دکتۆر سەلاح نوها لە عالیەکی واستریت ژورنال دەبێژە و ڕێکەفتنێک ناوبینا تەهران و واشنگتن دەبوویە کنگرسنە ئاگەهدارە ڕایا گشتیا ئەمریکی لە دژیڤەیەکەی دەردەکەوە دوێ دەربارەیدا دیتناتە بگرم یعنی ئەڤ ڕەوش لە واشنگتن لە ئەمریکا چاواتێ خوێند سەرەتا سڵاو جەناب و بینایی کوردستان بچوار لە ڕاستیدا هەر ئەم ئیدارەی ئێستا ئیدارەی جۆ بایدن و دموکراتەکان بە گشتی تا ئێستا ڕایانگەیاندۆ کە زاتی ماسی باشترین بژاردەیە ئەگەرچی ئەو ڕێککەوتنەی کە حکوومەتی پێشووی ئێران داواژۆ کرابوو ڕئیسی ئەو حکوومەتی چێر کرد هەوڵی داقارێک ئەو ناڕازایی و ڕاپەڕینی ژنومان پێش لە ئێران شێوش کە بەردەوامە کارگەی لەسەر ئەوەی هەبوو کە ئەمریکا بتوانێت بە هەمان شێو ئەو سیاسەت دیپلۆماسی بەرەتە پێش و لە ئێستا دوای هیچ مانگ نۆ مانگ لە ڕووداوانە ئێران هەوڵی داوا کە پەیوەندیەکانی خۆی ناوچەکە نۆژەم بکاتەوە تازە بکاتەوە ڕێککەوتنی نۆ واژۆکە لەگەڵ لەگەڵ مصر چەند ڕۆژ لەوە پێش و ئەمریکاش بەشێکە بەرحەڵە هەڵقەیە کە خوتی خامنەیش چەند ڕۆژێک پێش ڕاگەیاند کە ڕێککەوتنێک ئەمریکا کێشەیەک نیە ئەگەڵ ئەو ژێر ساختانەی کە بە مانای ناوەچی بمێنێتەوە لێرانی یعنی بەڵام ئەگەر هەمووانە بێنن لەوەی ئیداری ئەمریکا و ئێستا کە بەشێکندەوەی کە پێشتر لە سەردەمی ئۆباما ڕێککەوتنی ناوەشیان لە 2015 لەگەڵ ئێران واژۆ کرد بوو بەڵام بەرحاڵ ئەو دەستکراوەیەی نییە بە تایبەت دوای هەڵبژارنەکانی کۆنگرس کە کۆمارەکان بە ڕێژەیەکی کەم بەحاڵ زۆرینەن ئەگەر ڕێککەوتنێکی کۆنکرێت بکرێت پێویستی بەوەیە کە ئەو ڕێککەوتنێتی کۆنگرس بە احتمالی زۆر دەنگ نەهێنێتەوە و لە راپۆرتەکە ئاماژەتان پێکرد کە سەرۆکی کاروباری دەرەوەی ئەنجومەی نوێنەران بەرحاڵ بۆ هەفتەی داهاتووش 22 جوون دانیشتنێکی هەر لەبارەی پشتیوانی خەڵکی ئێران بۆیە دانهێڵی ئەمریکا زۆرتر ڕێککەوتنێکی نافۆرماڵ بکەنی بۆیە ئەوەش بەرحاڵ کێشەی دروست کردووە ئەگەرچی ئێران بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە باردۆ کۆمەڵاتی بەتایبەت بارودۆخی داڕمای ئابووری پێویستی بە ڕێککەوتنێکی ناوەچیە بەرحاڵ بەش بە پارەکانی بڵێ زۆر باشە دکتۆر ینی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەکرێت بڵێن کە جیهان هێندە قەیرانی تێدانە بووە خۆتان دەزانن ئێستا کێشەی ئاو خۆراک گۆڕانی کەشوهەوا ئێران لەلایەک سووریا لەلایەکی دیکە و بەتایبەت ئێستا کە ئەمریکا سەرقاڵی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیایە ئەوە تا دەبینین کە ئێران کۆنسوڵخانەی خۆی لە ڕیازی سعودیا دەکاتەوە پێتان وایە ئەمریکا دەتوانێت ئیداری ئەو هەموو مەلەف و دۆسیانە بدات؟ ڕاستە بەڕاستی یەک ڕاستی هەیە دوای چونە دەروی ئەمریکا لە ئەفغانستان دوای 20 ساڵمانەوە و چەندین تریلیۆن سەرکردنی پارە ئەو هێما بۆ ئەوە کراکە ئەمریکا بەشێک ناوچەکە بەجێ بێڵێ و ئەگەرسی بەشێک لە بەرحاڵ شۆوەکارانی ئەمریکی گرنگی بەوە دەدەن داوانی کە لە ڕۆژهەڵاتی دوو ڕوو دەدەن ینی بە کۆنتڕۆڵکردنی چین و بەشێوێک ئەو تەنیشە هەیە کە لە نێوان چین و تایوان لە نێو چین و ژاپۆن دیکە وڵاتانی ناوچەکەی دیکە بەڵام لایشکەمە دەبینین وڵاتی چین لە ڕێگای پشتەوە هاتۆتە نێو ناوچەکە بە حیات خەڵۆتی ئەمریکا دەناسرا چین بوو کە ڕێککەوتنی ئێران و سعودیەی بەرحاڵ فەسیلیتەی ینی بەرحاڵ ئاسانکاری بۆ کرد چینە ئێستا بەرحاڵ گوزارێکی زۆری کردو لە وڵاتانی هەندا و پێم ئالی عێراقیش من لەو بودجە دیتم کە نێزیکەی 26 میلیارد دلار بەرهەمهێنانی کردەوە بەرهەمهێنانی کەش دەکات یعنی بەرحاڵ چین ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە ڕێگای ئابووریوە بەرەبەرە ناوچەکەی بە ئەمریکا لێش کردەوە بۆیە بەڕاستی ئیدارەدانی ئەو هەموو مەلەفانە کە باستان زۆر زۆر زەحمەتە ئەگەرچی وڵاتانی ڕۆژاوایی گرنجێکی جار زۆر بە دەرەنجامەکانی شەڕی ئوکراینیا دەدەن بەڵام ئەوەش بزانین کە لە نێو خودی ئەمریکاشدا لە نێو کۆنگرسی ئەمریکاشدا و بابەتێکی گەرمە بۆ هەڵبژارنەکانی 2024 نێو کۆمەڵگەی ئەمریکایی کە ئەمریکا تا چەند دەتوانێت بەرحاڵ هەزینەی ئەم شەڕە قورسەی ئەمریکا لە کاتێکدا ئێمە دەزانین دوای
کۆتایی کۆڕۆنا و ئەو ئابوووریەکە لە ئەمریکا دروست بووە بارگریانێکی زۆرە لەسەر حکوومەت و دەوڵەتی ئەمریکا. برێز بەیازیدی هەروەها دخوازم بزانم گەلۆ ڕێکەفتنا ریاض و تەهران کارگەری لەسەر سەکنا واشنگتن کرد؟ بێگومان ئەمریکا بەوە رازی نییە. دوای ڕێکەوتنی ئیبراهیم ئەمریکا پێوا بوو کە ئاسانکارێک بکرێ بە حاڵ ئەو هەڵقەیەکی گرنگی ئەوانە وڵاتی سعودیا بوو کە هاتپانی و هاوپەیمانی ئیبراهیم، بەڵام کێشەهایەکە بوو لە ساڵانی پێ 10 ساڵ 15 ساڵ پێشەوە یەکێک لە کێشەکان کێشەی فەلەستین بوو کە ئەو ناوچانەی کە فەلەستینەکان بەحاڵ وەکو دوو دەوڵەت ئیسرائیل و فەلەستینەکان پێکەوتن ئەگەرچی بەڕاستی لە هەموو ئەو ڕێککەوتنە دانوستانەکان ئەگەر لە بەرگەکانی باسکەی بەڕاستی پرسی فەلەستین ئەسەر لە هیچ کام لەو بەرگانە باز نەکرابوو. دیار بوو بەرحاڵ دانیشتن هەبووە، دانیشتن ڕاستەوخۆ هەبووە لە میسر بۆ سعودی بەشداری کردووە، بەڵام ئەوەی کە کێشەشی گەورە ئەوەیە کە دوای هێرشی ئەو درۆنەکان لەلایەن ئێرانەوە بۆ ناوچەکانی گازنۆت و گازی ئارامکۆ بۆ ئەمریکا و پشتیوانێکی ئەو تۆی نەکرد نوعێک ترس و دڵڕاوکێ لە وڵاتانی کەنداودا دروست بوو، هەر بۆیە وڵاتی چی بەحاڵ ناڕاستەوە ئەو شتەی پڕکردەوە. باشە دکتۆر سەلاح، ینی بینیمان کە ئەمریکا دوای چەندین ساڵ سەرکەوتوو نەبوو لە گۆڕینی دەسەڵات لە سووریا، بینیمان بە شارەسەر بە پشتیوانی رووسیا مایەوە. ئایا ئەمریکا ینی تحملی ئەوە دەکات کە لە مەلەفی ئێرانیشدا بدۆڕێت بە تایبەت کە خۆتان دەزانن ئێستا ئیسرائیل زۆر بەپەلەترە لەوەی کام دۆسیە چارەسەر بکرێت؟ ئایا ڕشتبوونی ئیسرائیل کاریگەری دەبێت لەسەر ئەمریکا؟ بەڕاست بەداخەوە گەمە چاو لە هێڵێکی ڕاست بکەین، ئەمریکانە لە ئەفغانستان سەرکەوتوو بۆ توانی هاتوو بۆ تاڵەبان، لە عێراق بە هەمان شێوە دوای 20 ساڵ و سەرکردنی ئەو هەموو پارەیە دیسان بەحاڵ حکوومەتی نزیک لە شیعەکان لە عێراق لە سەرکارە، بە هەمان شێوە لە سووریەش ئەگەرچی ئەمریکا بەحاڵ لەوێ هێزێکی کەمی هەیە و ئێرانیش وڵاتێکی زۆر گەورەیە بەردەوام کە لەگەڵ بەرپرسانی ئەمریکایی بەحاڵ بەشێ پرایڤێت یاکدا دەنیشی بازن یا ئەوروپایەکان بازن نیگەرانەکانی خۆیان دەکەن، دەبینن کە سووریا جارە هیچ نەبوو بە میلیۆنها کۆچبەر ڕژاونەتە بۆ سوورەکانی ئەوروپا، و ئەگەر شتێکی هاوشێوە لە ئێران ڕوودا بەحاڵ لەوە نیگەرانن و قسمان لەبیر نەچێت کە وڵاتانی ڕۆژاوای لە ڕاستیدا حکوومەتێکی خراپیان پێ لە نەبوونی حکوومەت پێ باشترەکە کە مەسەڵ فیلد ستەیتە وڵاتانی وەکو بۆ سۆمالیا وەکو لیبیا بە شێوەکان. سپاس بۆ تە دکتۆر سەلاح بەیازدی چاودێری سیاسیش واشنگتن لەگەڵ